کۆڕ و کۆبوونەوە ئەدەبی و هونەریەکان لە هەموو کونجێکی جیهان باو بووە، زۆر جار فەرمی و هەندێک جاریش نافەرمی، هەرجارەی لە شوێنێک یان ژوورێک کۆمەڵێک نووسەر و هونەرمەند هەرجارەی لە ماڵ یەکیان و لە ژوورێکی تەنگەبەردا یان لە شوێنێکی دیاریکراو کە لە سەردەمی شەڕ و دیکتاتۆریدا ژێرزەمینەکان باشترین شوێن بوو، هەندێک جاریش لە شاخ ژوانیان نوێ دەکردەوە. گەلێک جاریش پیاسەی ئێوارانی سەرشەقا میشارێکی قەرەباڵغ دەبووە ژوانگەی مشت و مڕە ئەدەبی و هونەریەکان. بەو جۆرە لە دەوری یەک کۆ دەبوونەوە و دەچوونە ناو جیهانی ئەدەب و هونەر و خوێندنەوە و باس و شیکاری بابەتێک. بەڵام گرنگترین و کاریگەرترین جێگایەک کە بەردەوام بوونی بووە لەو بەستێنەدا کافە کتێبەکان بووە. کافە کتێبەکان مەکۆی هەموو چین و توێژێکی هونەری و مەدەنی و تەنانەت سیاسی بوو. زۆربەی جوڵانەوە سیاسی و هزریەکان لەوێوە سەری هەڵداوە. هەموو لە دەوری یەک کۆ دەبوونەوە و ئاڵوگۆڕی بیر و ڕایان دەکرد. ئەو جۆرە مەکە و بنکانە یان باشتر وایە بڵێن کافە کتێبەکان و ئەو شوێنانەی کە کەسانی هونەرمەند و ئەدیب و بیرمەند لە شوێنێکی گشتی لە ناو شەقام و بازاڕەکان کۆدەبوونەوە سەرەتا لە وڵاتانی ئوروپا دەستی پێکرد، واتە لە سەدەی 18 بەولاوە و وڵاتانی فەڕەنسە و ئینگلیز و ئیتالیا ستارتی ئەو جۆرە مەکۆیان لێدا و دواتر هەموو وڵاتانی گرتەخۆ. مێژووی کافە کتێبەکان لە وڵاتی ئێران دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی ساڵی 1300 هەتاوی. کافە نادری کە لە بەرچاوترین و کاریگەرترین مەکۆکانی ڕووناکبیری و ئەدەبی و سیاسی بوو لە ساڵی 1306 هەتاوی لە شاری تاران دامەزرا. ئەو کافەیە بە شێوازی ڕۆژاوایی بە تایبەت وڵاتی ئاڵمان دروست بوو. کافە نادری مەکۆ و ژوانگەی نووسەرگەلێکی گەورە وەکو سادق قدایەت، نیمای وشیج، جەلال ئال ئەحمەد، بزرگ عەلەوی، هوشەنگ ابتهاج، ئەحمەد شاملو و فروغ فەرخزاد و هەتا دوایی بوو. وێڕای چای و قاوە و جگەرە شەوگەلێکی یەکجار زۆریان بە مشت و مڕی ئەدەبی و سیاسی، خوێندنەوەی شێعر و چیرۆک و هەروەها ڕەخنەی ئەدەبی تێپەڕ دەکرد. بەواتایەکی تر کافە نادری بوو بە مەکۆی جوڵانەوە و گەشەونەشەی ئەدەبیاتی مۆدێرنی فارسی. هاوکات لەگەڵ کافە نادری و بڕێک درەنگتر کافە فێردەوسی لە تاران هەبوو، ڕێک هەربوو ئەو ئامانجە و ژوانگەی نووسەران و شاعران و بەشێکی بەرچاو لە چالاکانی سیاسی بوو. بە شوێن شۆڕشی گەلانی ئێران و هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامی ئەو بنکە و مەکۆیانە کەمڕەنگ بوونەوە، چالاکیەکانیان بەرتەس کرایەوە و بگرە زۆریشیان داخرا. مێژووی ئەم کافە کتێبانە لە دوایەوەی کە کۆماری ئیسلامی دەسەڵاتی گرتە دەست لە ئێرانە هەمووی هەڵەگەڕێتەوە بۆ 5 ساڵ لەمەوە پێش، کە ئەویش زۆرتر بۆ لە شارە گەورەکانە و زۆرتر بۆ کارهایەکی تیمی و کارهایەکە بە ئیسڵاح جەلەساتێکە فعالانی مەدەنی، فعالانی ئیجتیماعی لەو کافە کتێبانە بەرگوزاریانەکە زۆرتر بەو نیەتەوە بە ئیسڵاح دامەزرا و کافە کتێبانە کە دواتر بە بانەهایەکی جۆرا و جۆر هەموویان یەک لە دوای یەک داخران و ئێستاش ئەبینین کە مەسەلەن چەندانەیەک حتا مەسەن لە خودی تارانە چەندانە کافە کتێب هەیە کە ئەوانیش زۆرتر تەمەرکوزیان کردووە سەر کارهایەکی فەرهەنگی و کارهایەکی هونەری. لە ڕۆژهەڵاتیشا لە کوردستانی ئێرانیشا مێژوەکەی هەر هەڵەگەڕێتەوە بۆ تەقریبەن 10 ساڵ 8 ساڵ لەمەوە پێشکە سەرەتا بۆ نمونە مەسەن لە بۆکان و لە سنە و لەم چەند ساڵی لە ئەم ساڵیشدا لە مەریوان کافە کتێبێکیاندانا کە بووە بە ئیسڵاح شوێنێکی گشتی بووەوەی کە ڕووناکبیران و هەموو کەسانی کە عەلاقەیان هەیە بەکاری ڕۆشنگەری و بە ئیسڵاح لە زەمینەهایەکی هونەری و زەمینەهایەکی کۆمەڵایەتی و فەرهەنگیە خەریکی چالاکین لەو شوێنانە یەکترین دەگرنەوە و بە یەکۆ ڕاوبۆچوونەکانی خۆیان نەگۆ ئەڕنەوە. کافە کتێبەکان و مەکۆگشتیەکان بۆ مشت و مڕی هونەری درەنگتر هاتە کوردستان. لە سلێمانی چایخانەی شەعب و لە هەولێر چایخانەی مەچکۆ وەکو یەکەم مەکۆیەکی گشتی هاتنە ناو مەیدانەوە کە ئەوانیش هەر بە هەمان شێوە ببوون بە بنکەی ڕووناکبیران و هونەرمەندان و چالاکانی سیاسی. بوونی کتێبخانەی باش و یەکتر دیتنەوەی هونەرمەندان لە ئێواران و قسە و باز لەسەر دۆخی هونەری و ئەدەبی سیاسی گەل، هەمووی ئەوانە بەستێنێکی باشی فەرهەنگی لەو شارانەوە گەڕخست بوو،
هەروەها کاریگەریەکی باش و بەسوودیشی لەسەر بیری نوێ و ئازادی و هەتا دوایی دانابوو. هەرچەند بەداخەوە ئەو دوو شوێنە وەکو کۆن نەماوە و تەنیا بووەتە مەکۆی کۆمەڵێک کایە و قوماری وەکو دۆمینە و تەختە یان مەکۆیەک بۆ نێرگەلە کێشان. لە ڕاستیدا کافە کتێبەکان یا هەر بنکە و ژوورێکی ڕۆشنبیری یان جێگایەکی ئەمومی پەیوەندیدار لەگەڵ کتێبدا بەگشتی لە هەر جێگایەکی جیهان بێت قازانجێکی فراوانی هەیە بۆ ئەو کۆمەلگایە بە چەندین و چەند هۆکار. ئەگەر باسەکە بینە سەر کۆمەلگای کوردستان و شارە کوردیەکان لەوانەیە زەرورەتی بوونی ئەم جێگایانە زیاتر لە هەر بەشێکی دیکەی ئێران بە پێی دۆخی کۆمەلگای کوردی زەرورەتی بوونی ئەم جێگایانە زیاتر دیار بێت. لەو هۆکارانە لەوانەیە تێکەڵاوی مێژووی کۆمەلگای کوردستان لەگەڵ مەسلەی سیاسەتدا بێت. لەواقع کێشەی سیاسی لە هەر کۆمەلگایەک کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر بیر و هێزری ئەو کۆمەلگا و نیشان دەدات کە ئەو کۆمەلگایەکی زیندووە. جاو کاتە وەلەو دۆخەدا بوونی ناوەندە ڕۆشنبیریە سربەخۆکان و مەکانهایە وەکو کافە کتێبەکان گرنگی تایبەتی خۆی دەبێت. ئەم شوێنانە دەتوان ببن بە جێگای باس و گفتوگوی خەڵک لەسەر هەر چەشنە بابەتێکی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئەدەبی و هەتا دوایی. ئاکامی ئەم هاتوچووە فکری و ئەدەبیانە لە کۆمەلگا ئەبێ بەهۆیەوە کە کۆمەلگا بەرەو ئەکتیڤ بوون بڕوات، کۆمەلگا و تاکەکان فێری هەڵوێستگرتن دەبن، ڕوانگەکان بەنسبەت مەسایلی کۆمەڵایەتی تا ڕادێکی زۆر دەگۆڕێت، مەفهومە سونەتیەکان ژێرەڕوو دەبن و لە واقعدا بیری زانستی و ڕۆشنگەرانە لە دەمارەکانی کۆمەلگادا جریان پەیدا دەکەن. بۆ نمونە لەم ماوەیەدا کە کافە کتێبی مەریوان کراوەتەوە چەندین کۆڕ و کۆبوونەوەی ئەدەبی و هوەری و فکری لەوێدا بەڕێوە چووە و تەنانەت لەسەر سینەما لەو کافە کتێبەدا میتینگ دانراوە، لەسەر سینەما باسی تەخەسوسی کراوە و باز لە سینەمای معناگەرا و خاوەن فکر و هەڵوێست دەکرێت. یەکێک لە دەستکەوتەکانی ئەوە ئەتوانین بڵێن ئەوە بێت کە لانیکەم خەڵکی ئەرزشی سینەما و بەرهەمە سینەمایەکان دەزانن و ئەوەی کە بتوانن سینەمای تجاری و مەسەفگەرا وەلا بنێن و چاو لە فیلمی لەو فیلمانە بکەن کە ئەرزشی ئەو کاتەی هەبێت کە بۆی دادەنێن و لە ڕووی پەروەردەییش و لە ڕووی ئامۆزشی و کاریگەری ئەرێنی لەسەر ئەو تاکەکانی کۆمەلگا و بەگشتی کۆمەلگا بێ. لە ڕووی سیاسیشەوە ئەگەر سەیری بکەی ئەم ئاشنایە لەگەڵ سینەما دەتوانێت ئەو ئاپاراتوسە بەهێزە لە دەست دەسەڵات بسێنێت کە بەردەوام لە ڕێی سینەما و لە ڕێی سینەمای حکوومەتی لەژێر تاتی دەسەڵاتی خۆیەوە توانیوەسی ئەماڵی نفوز و ئەماڵی ئیدۆلۆژی خۆی بکە بەسەر کۆمەلگایە. لە دە ساڵی ڕابردووەوە تا ئێستا ئەو ڕەوتە بە شێوازێکی تەواو ئەوڕۆی و مۆدێرن لە کوردستانی ڕۆژهەڵات کەوتوتە گاگۆڵکە. هەرچەندە درەنگ بوو بەڵام هەنگاوێکی باش هەڵێنراوەتەوە بۆ ئەو مەکۆیانە و ڕۆژ لە دوای ڕۆژیش لە گەشەدایە. کافە و شوێنە گشتەکان لە کوردستانی ڕۆژهەڵات بەردەوام لە دە ساڵی ڕابردووەوە تا ئێستا ناوبەناو بوونی بووە و هەندێک جاریش بە هۆکاری جۆرا و جۆر داخراون و دواتر کۆمەڵێک بنکەی ترسەری هەڵداوە. دیارە و کۆڕ و کۆبوونەوانە هەندێک جار لە پارکەکان، باخەکان و بگرە زۆر جار لە پیاسە ئێوارانی هونەرمەندان خۆی دەرخستووە. هەڵا یەک شت بە ڕوانگەی من یەک شتە بێتە ئێستا نەتەنها لە زمینەی ئەدەبیاتە لە هەموو زمینەکانی ترە، تەنانەت لە چالاکی کۆمەڵایەتیەکانە، چالاکی مەدەنیەکانە، یەک شت کە بێتە هۆکاری پێشکەوتن و بەیسڵا بەرەو پێشچوونی هەموو ئەم کارانە چ لە نەزەری هونەری و چ لە نەزەری کۆمەڵایەتی و ئەوەیە کە تۆ ڕاوبۆچوونەکان زۆرتر ببیستی بەیەکەوە. ئەگەر ئەوە دقت بکەن ئێمە جاران زۆربەی مەسەلەن ئەو کەسانەی کە لە بوارهایەکی تایبەتە خەری بوون، چالاکی بوون، بەتایبەت مەسەلەن من ئەڵەن لە مەریوانە ئاڵێم کە خۆم لێوە بووم، هەمویان مەحفلهایەکی بچووک بچوو بوون کە تقریبان هەمووشیان هاوبیری یەکتری من، بۆیە
لە یەک مەحفلی بچووکە یەکترینیان نەگرتەوە لە هەفتەیەک جارێک 2 هەفتە جارێک لە شوێنێکا کۆبوونەوە دوایەوە پێکەوە بەحسییانە کرد و پێکەوە ڕابوچوونەکانیان ئەگۆڕیەوە. بەڵام ئێستا ئەبینینە لەم کافە کتێبانە ئەو مەجالە ڕەخساوە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت کەسانێکە بەیسلاح خوێندنەوەی زۆرتریان هەیە لەسەر هەندێک بوارەیە کەسانێک کە خوێندنەوەی و کەسانێکی خوێندنەوەی کەمتریان هەیە لە بوارێکی ترا بێن ئاشنا بن بەو بەیسلاح بەو شتە تازانەی کە یەکترین ئەی خوێندنەوە یانە ئەو ڕەد و بەدەڵکردنی ئەو ئیتلاعاتە و ئاڵوگۆڕکردنی ئیتلاعاتە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تۆ پێش بکەویت لە یا حداقل ئاگاهیت بێت لە هەندێک شتی تازە کە ئەیەتە ناو دنیای هونەریا ئەیەتە ناو ئەو دنیای کە تۆ خەریکی چالاکی تێداکەیت. بۆیە بە نەزەری من ئەو ارتباتە کە بەیەکۆ ئەو ڕووناک بیرانە یا ئەو کەسانەی کە شنە ئەو کافە کتێبانە ئەم شۆی ئەو کافە کتێبانەیەکەن لەو ئیتلاعاتی یەکتری نەتوانن بەیسلاح ئیسفادە بکەن و بە شتە ئەو شتە تازانەی کە تازە ئەیەتە ناو ئەو بوارەی کە خۆیان تیا چالاکیەکەن زووتر ئاشنا بن پێی و دواتر خۆشیان مەسەرەن بە هەندێک خوێندنەوە و بە هەندێک لێکۆڵنەوەی دەتوانن چڕۆپڕتری بکەن ئەو زانیارانە. بۆیە بەڕای من گەورەترین ڕۆڵی هەیە لەسەر ئەوەی کە هونەرمەندان و ڕووناک بیران ئاشنا بن بە بەیسلاح ئەو شتە تازانەی یا کە ئەیەتە ناو دنیای ئەمڕۆ زووتر و ئاسانتر دەستڕەسییان بێ پێی. بۆیە یا حتا مەسەلەن بۆ نمونەیە ببینی دەورەهایەکی کتێبخانی هەیە لە زۆرێک لەو کافە کتێبانەکەم دەورە کتێبخانانە کۆمەکە بەوەی کە ئیتلاعاتەکان زووتر ڕەد و بەدەڵ بێت زانیاریەکان زووتر ڕەد و بەدەڵ بێت. خۆ ئەمە خۆی ئەبێتە هۆکارێک بۆ پێشکەوتن و بۆ ئەوەی کە شتایەکی تازەتر بخۆڵکێت لە ناو کۆمەلگای ئێمەشەوە. یەکەم کافە کتێبەکان لە شاری سنە لە کۆتاییەکانی دەهەی هەفتا و سەرەتای دەهەی هەشتا بەولاوە دامەزراون. دواتر لە ساڵی 1389دا لە بۆکان کافە کافکا دامەزراوە و 2 ساڵ دواتر کافە کتێبی مانە هەر لەو شارە بۆ ماوەی 1 ساڵ بەردەوام مەکۆی شاعران و نووسەران و هونەرمەندان بوو بەدەیان کۆڕ و کۆبوونەوەی ئەدەبی خوێندنەوەی شێعر و چیرۆک و شیکاری مژارە ئەدەبیەکان تێیدا بەڕێوە چووە کە بەداخەوە بەهۆی گوشاری هێزە ئەمنیەکان دواتر داخراوە و ڕێگای پێ نەدراوە. لەو چند ساڵی ڕابردووش تا ئێستا ئەو ڕەوتە لە جوڵە نەکەوتووە و ئەو کافە کتێبانە بەردەوام دامەزراون. کافە کتێبی کاڵ لە شاری سنە کە ئێستاش بەردەوامە و هەموو ڕۆژ چالاکانی مەدەنی و فەرهەنگی ئێواران لێی کۆ دەبنەوە. کافە سینەمای شاری مەریوان کە ئەویش بنکەیەکە بۆ هونەرمەندان و ڕووناک بیرانی و ناوچەیە و هەر جارەی دەور لەسەر مژارێکی هونەری و ئەدەبی دەگێڕێ. لە مەودای چند ڕۆژدارێ شاعریان هونەرمەندێک بەسەر دەکاتەوە و بانگێشی دەکەن بۆ خوێندنەوەی بەرهەمەکانی. کافە کتێب لە واقعدا مەکانێکە کە کەسەکان بە بیانی خواردنەوەی چای یەکیا قاوەیەک وە بەسلاح نوشیدەنیەک دەڕۆن و چاو لە چەند کتێب دەکەن یان ئەوەی کە لە کۆڕێکدا بەشداریەکەن وەیە گفتوگویەکی متەناسب لەگەڵەوە فەزایەدا پێک دێنن. لەوانەیە باسی کتێبێک بکەن کە خوێندویان نەسەوەیان شاکارێکی و هونەریە ڕووداوێکی کۆمەڵایەتی و سیاسی بخرێتە بەرباز. بەرحاڵ لەژێر کاریگەری و مۆقعیت و فەزای شوێنەکە باسەکان هەر لە حولیە مەحوەرانە بن. جا کاریگەری لەسەر ڕوتی ڕووناک بیری و بیری مدرن و شارستانی بە دنیایەوە یەکجار زۆر دەبێت. کۆمەلگای مدرن و خاوەن شارستانیت کۆمەلگایەکە کە بەتایبەت لە ڕووی کەلتوری هونەری و کۆمەلگایەکی زیندووە، کۆمەلگایەکە کە کۆنسرتی تیا ئیجرا بێ، کۆمەلگایەکە کە سینەماکانی دەرگای سینەماکانی کراون و بە دڵنیاییەوە کافە کتێبەکان ئەتوانن ڕۆڵیان ببێت لە ناساندنی ئەم ناساندنی مەسایلی فەرهەنگیە بە خەڵکو و تا ڕادەیەک یارمەتی بدەن کە کۆمەلگا هەنگاو بنێ بەرەو ئەوەی کە کۆمەلگایەکی مدرن و خاوەن شارستانیەت بێت. لە ئاستی وژانەوەی کۆمەلگاوە دیسان کاریگەری خۆیان دەبێت. بۆ نمونە ئەنجومەنەکانی شاری مەریوان لە ڕێکخراوەیتر چالاکی دەکەن وەک وەژین و ڕۆنان توانیوێنە لە ڕووی ئەدەبی و فەرهەنگی زمانەوانیەوە چالاکی و کاریگەریەکی یەکجار بەرچاویان بێت لەسەر ئاستی ڕۆشنفکری کۆمەلگاوە.
کافە کتێبەکانیش دەتوانن سەرەتای جەرەقەی هەر جەریانێکی فکری و کۆمەڵایەتی و تەنانەت سیاسیش بن. بە دڵنیاییەوە بوونی ئەو جۆرە بنکەومە کۆیانە پێویستیەکی باش و بەکەڵکە بۆ کۆمەلگای ئێستای کوردستان، کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر جوڵانەوەی هیزری و ڕووناکبیری، شوێنێکە کە هەموو لایەنەکانی هونەری و مەدەنی لە دەوری یەک کۆ دەکاتەوە و دەتوانێت پردێکی پەیوەندی بێ لە نێوان هەموو ڕێکخراوە مەدەنی و فەرهەنگیەکان. هەر بۆیە هەوڵدان بۆ دامەزراندنی وەها کافەگەلێک پێویستیەکی شارستانیە کە هەموو تاکێکی کۆمەلگا دەبێ هەوڵی بۆ بدا و وەکو نەریتێک لە کۆمەلگای کوردستان تەشەنە بستێنێ و لە ناو مێشک و زەینی خەڵکدا جێی خۆی بکاتەوە.